سلاو رزم بو بەشدار بووان و بینەرانی بەڕێز زۆر خۆشحاڵم کە بەشدار دەبم لە یادکردنەوەی سیهەمین ساڵیادی دامەزراندنی ناوچەی ئارام کە ئەمە یادکردنەوەی ڕووداوێکی زۆر زۆر گرنگ و گەورەیە لە مێژوودا. ئەو ساگەلی کوردستان تووشی کارەساتێکی گەورە هاتبوو، کوچڕەوی ملیۆنی بوو، هەموو خەڵکی کوردستان ڕووی لە سنوورەکانی ئیران و تورکیای کردبوو، چونکە ڕژێمی عێراق دوای تێکشکانی لە کوێت بەداخەوە سوودی لە چەند کەلێنێک وەرگرت لە ئیتیفاقیەی سەفوان، پاشماوەی جەیشەکەی بەکاری هینا بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینی خەڵکی باشوور و هەروەها سێ فێرقەی حرەز جمهوری هینا بۆ کوردستان. ئەو کاتە خەڵکی کوردستان ترسی ئەوەی هەبوو کە جارێکی تر ئەنفال بکرێنەوە و کیمیاباران بکرێن، هەموویان کوچیان کرد و ڕوویان کردە سنوورەکانی ئیران و تورکیا. پێشمەرگەش نە هێزێکی وا گەورەی هەبوو ئەو وەختە، نە چەکێکی وای هەبوو، بەڵام قارەمانانە بەرگریان کرد و لە زۆر شوێن توانیان پێشڕەوی سوپای عێراقی بوەستێنن. بە درێژایی مێژوو زوڵمێکی زۆر لەگەلی کوردستان کراوە، بەڵام لە ساڵانی دوای ڕژێمی بەعەس، حکمی ڕژێمی بەعەس، کارەساتی گەورە بەسەرگەلی کوردستان دەهات، وەکو ئەنفال، کۆمەڵکوژی، کیمیاباران. ئەوە بوو بڕیاری 688 و بڕیاری دابینکردنی ناوچەی ئارام، دەرفەتێکی زێڕینی ڕەخساند بۆ گەلی کوردستان و ئەو مەترسیانە تا حەدێکی زۆر نەمان، تر خەڵکەکەی گەڕایەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان و لێرەدا من دەمەوێ بەبیر جەنابی جیمز بیکەر وەزیری دەرەوەی ئەمریکا بینم کە لە هاوینی ساڵی 1992 کە وەکو وەفدی معارزە ئێمە لە چووینە واشنگتن و لە وەزارەتی دەرەوە پێشوازی لێ کردین، باسی هەستی خۆی کرد کە هاتبوو بوو سەردانی ئەو ئەوارانە لە سنووری تورکیا. گوتی ئەو دیمەنانەی بینیم حتا ماوم لە بیرم ناچی و ئەوەندە دڵتەزێن بوون، چاوەڕوانیم نەکرد تا بگەمە شوێن خۆم. هەر لە نەو فڕۆکە پەیوەندیم بە سەرۆک بۆشەوە کرد و داوام لێ کرد هەرچی زووتر کارێک بکرێتن ئەم خەڵکە بگەڕێتەوە بۆ سەر جێگەی خۆیان و پارێزراو بن. لێرەدام بە پێویستی دەزانم سوپاسی سەرۆک بۆش و سەرۆک میتران و مەدام میتران و سەرۆک ئۆزال و سەرۆک وەزیران جوون مێجار بکەم بۆ ئەو هەڵوێستەیان و ئەو بڕیارە بوێرەیان. و دوای ئەوە گەلی کوردستان توانی ئیدارەی خۆی بکات، دام و دەستگای شەرعی دامەزرێنی، هەڵبژاردنی کرد، پەرلەمانی دامەزراند، حکوومەتی هەرێمی دامەزراند و کوردستان بوو بە پەناگایەک بۆ هەموو لێقەومەوان و تێکوشەرانی عێراقی. هەروەها من بە پێویستی ئەزانم سوپاسی جەنەرال گارنەر و ئەو ئەفسەرانەی کە ئەو وەختە لەگەڵی بوون، جەنەرال جیم جۆنس، جەنەرال جۆن ئەبیزێد، کۆلۆنێل ناب و هەروەها هەموو ئەو ئەفسەرانەی وڵاتانی تر کە هاوپەیمان بوون و هاتن ناوچەی ئارامیان دامەزراند. ئەمە تا ئێرە، بەڵام ئێستاش گەلی کوردستان نەگەیشتووە بە هەموو ئامانجەکانی و بە قۆناغی کوتایی. هێشتا مەترسی زۆر گەورە هەیە لەسەر هەرێمی کوردستان. داواکارم ئەو پشتیوانیە و
ئەو پشتگیریە بەردەوام بیت و دەواکارم پاراستنی خەڵکی کوردستان لە ئەولەویەتی ئێوەدا بی. جارێکی تر زۆر زۆر سوپاسی نوێنەرەتی حکوومەتی هەرێمیش دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سوپاس.